لە گەڕەکێکا کە هەمووی مشریکە دوورکەوەرەوە بڕۆ بۆ گەڕەکێک هەمووی موحید بێ، لە مزگەوتێکا کە هەمووی مشریکە دوورکەوەرەوە بڕۆ بۆ مزگەوتی هەمووی موحید بێ. و تۆ نابێت لە مزگەوتێکی شان نوێژ بکەی هەمووی منافقین بێ، هەمووی مشریکی کافر بێ، محاربەی دینی خوای پەروەردگارەکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لێکرا پێشنوێژی بکە بۆ منافقین، نەهی لێکرا لە قورئان پێشنوێژی بکە بۆ منافقین. جا وەرە پێشنوێژەکە و منافق بێ، نوێژی لە پشتەوە چ قوڕێ بەسەرتە نوێژەکەت بە خەڵکت دێ بەرز ئەبێتەوە، بۆیە بزانە نوێژ لە پشتی کێوە بکەی، نوێژ لە پشتی موحیدەوە بکە، لە پشتی مشریکەوە بە هیچ شێوەیە نوێژ نەکەی، دروست نییە. لە پشتی منافقەوە بە هیچ شێوەیە نوێژ نەکەی، دروست نییە. ئەم مەسەلەی نوێژ نەکردنە کۆنە، تازە نییە، من نەمهێناوە. یحیای کوڕی مەعین باشە لە سەردەمی ئیمام ئەحمەد داژیا فەرمووی 13 ساڵ من جومعە و جەماعەتم گێڕایە. بۆ ئیمامەکان هەمویان لە مزگەوتەکانە بە شوێن قسەی ئاغاکانیان کەوتبوون یانوت قورئان مەخلوقە، حکمیش حکمی خوا بوو لە وڵاتەکەیە، حکم بە قورئانەکە، بەڵام وترا بوو قورئان مەخلوقە، کەلامی خوا نییە. سڵتاش ئەو ئیمامانەی دانا کە ئەو قسەیان بکردایەتەوە بیان وتە قورئان مەخلوقە. بۆیە یحیای کوڕی مەعین نوێژی نەکرد لە پشت کەسیانە، هیجرەت کە لەو جۆرە مزگەوتانە دەرچۆ لێیان، ئەگەر بیشی کردا ئیگێڕایەت. فەرمێن گێڕامەتەوە. بۆ ئیمامی شافعی بابێکی داڕشتووە لە ئومە مفارەقەکردنی ئیمامێک کوفرەکە، ئەگەر لە نوێژەکەش تابی کە زانید ئیمامەکەت کافرە و کوفری هەیە تەواو مفارەقەکەن، لە دڵی خۆمانیەتیەوە هێنن بە تەنیا نوێژەکەم بکەن. بۆ لای ئیمامی ئەحمەد ئەتوانی دوو سێ لە ناو ڕیزەکەیە جەماعەتێکی تر دانێن، خۆتان یەکتر ئاگادارکەنەوە 3-4 موحید بڵێن تۆ ئیماممان بە، ئێمەش اقتیدار بە تۆ ئاکەین. ئەو وەختە فەرمێت جەماعەتێکی بەتاڵ و جەماعەتێکی حەق لەو مزگەوتەیە بێ، جەماعەتە حەقەکە وەرەگیرە بەتاڵەکە وەرناگیرە. ئەمە کۆن، ئەمە تازە نییە کە ئێمە ماڵێن وریای نوێژەکانتان بن بە خەساری مەدەن لە پشت مشریک و منافقەوە، کۆنە، هی ئێستا نییە. ئەو ئیمامانە وایان کردووە، واشیان فەرمووە بە خەڵک، چونکە وەڵڵا نوێژەکەت وەرنەگیرێ هیچ کردارێکت وەرناگیرێ. جا بۆیە هیجرەت کە لە ناو کوفر دەرچۆ، کورە هیجرەت کە بە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکەت کاکە لە کەناڵی کوفر بیگۆڕە بۆ کەناڵێکی تر دینت پێ بڵێ هیچ نەبێ، کورە هەر هیچ نەبێ بیکوژێنەرەوە خۆت دیکرێ بکە، ئەگەر کەناڵێکیشت دەست ناکەوێ هی موحیدین بێ. هیجرەت کە کاکە لە جێگایەک کە مەعسیەتی تایە لەگەڵ کەسێک کە ئەگەڕەی مەعسیەت ئەنجامەیە، کوفر ئەکا، شیرکەکە، هیجرەت کە لێی دوورکەوەرەوە. خۆ هیچت پێ نەکرێ، هیجرەتەکەت پێکرێ. ئەگەر بۆ شتکرا جیهاد کە، بۆ شتکرا جیهاد کە، جیهادەکەش بە دڵ بۆ تەکرێ بیکە کە ئەوە لاوازترین بەشی ئیمانە، بەدەم بیکە کە ئەوە ئیتر وەسەطی ئیمانە، بە دەستیش بۆت کراوە بەرزترین پلەی ئیمانە. ئەم کاتە تۆ ئیتر خوای پەروەردگار یوبەشیڕهم بڕیضوان، خوای پەروەردگار مژدەی چیت پێدا؟ ڕازی بوونی خۆی. بەم 5 خاڵە خوای پەروەردگار لە خۆت ڕازیەکەی.